بەڵێ لە تۆرێکەکەمی بەرنامەی بیانی باش کوردستاندا ئەمڕۆ تۆرێکی جیاوازان بۆ ئامادە کردوون وەکو پیشەیەکی ڕۆژ باز لە قەساب دەکەین زانین گۆشتی ناسک چۆنە ناسرێتەوە لە هەمان کاتدا بازە جۆرەکانی گۆشتەکەین باز لە خواستی خەڵک دەکەین لەسەری بۆ ئەم بابەتەوە گفتوگۆی زیاتر بە میوانداری کاگیادگار جەبار کە قەساب و لە هەڵەجەوە بەشێکی ڕاستەخۆ لەگەڵمانە. سڵاو لێبێ کاگیادگار بانیت باش، سپاس بۆی لە تەوەریەکەمی بەرنامەی بانی باش کوردستاندا بەشداری دەستپێک ئەمەت ئەو بڵێم تا چۆن بتوانین ئێمەی تاک چۆن گۆشتی ناسک بناسینەوە. بەیانی بەڕێستان و بینەرانی NRT باش، جۆری گۆشتمانەیە. گۆشت چەند جۆرێکیە لە حیوانی وردەیە، پێنج جۆرێکی هەیە. لە ڕەشە وڵاخە ئەویش پێنج جۆرێکی هەیە. پێنج جۆری هەیە ڕەشە وڵاخەکە. ڕەشە وڵاخەکە ڕەژمارۆمانەیە، سمیتاڵمانەیە، هندیمانەیە. لەناو ئەم جۆرانەی ئاژەڵدا بەڕاستی ڕەشە وڵاخ لە جۆرەکانی ڕەشە وڵاخە لەناو هەمویان ناباشترینیان گۆشتی گوێرەکەی کوردیە. وە لە حیوانی وردەشە ئەوی چەند جۆرێکی هەیە، بەرخمانەیە، مەڕمانەیە، کاوڕمانەیە، بەرانمانەیە، ئەویش چەند جۆرێکی هەیە. ئەم چەند جۆرە ئەویش لەناو هەمویان ناباشترینیان بەرخە. بەڵێ بەڵێ کاگیادگار ئەو جۆرانی کە تۆ باسی کرد لەو جۆرە ئاژەڵانە کامیان خواستی زۆر لەسرە، کامیان داواکاری زۆر لەسرە، هاوڵاتیان پەنای بۆ دەبەن بەر بۆی کە بیکڕن. زیاتر گۆشتەکان هەر جۆرە و گۆشتێک بۆ خواردنێکە بێ بەڕاستی. گۆشتی برژاندن ئێستا زیاتر ئەوەی کە هاوڵاتی داوایەکە گۆشتی بەرخەکەیە، زیاتر لەگەڵ حەبلی گوێرەکەیە یان پشتە مەغزەی گوێرەکەکەیە. بۆ ناو شلەیش گەردەملی بەرخە لەگەڵ پشتە مەغزەیە، پشتە مەغزەی بەرغەویش بۆ قۆزی و ئەوانە. پەراسوش ئەوە بۆ یاپراخە بێ. ینی هەر جۆری گۆشتەکە هەر شێوازێکیان بۆ خواردنێک ئەبێت. باشە کاگیادگار ئەمە زیاتر ئەوە لای بینەران هەروەها لای ئێمەش ڕوون بێت. گۆشتی ناسک چۆن دەناسرێتەوە؟ باس لەوە دەکرێت کە باپەی ئیسقانەکەیتی گەر بێت و شین بێت یاخود سپی بێت یان زەر بێت، ئەمانە چ جۆرێکیانن، چۆن ئەناسرێنەوە، جیاوازیان چیە لە نێوانیان؟ ڕاستی ئەوە لە ئاژەڵەکەیە دەرەکەوێت و لە گۆشتەکەشە هەر دەرەکەوێت. ئێمە ئێستا لە مانگی دووەوە تا مانگی تقریباً 6 و تا ئاخری 6 تا مانگی 7 بەڕاستی گۆشتی بەرخی خۆمانەی ئەمساڵ هەیە، ئەوە باشترین گۆشتە. لە مانگی 6 و 7ەوە ئیتر ئەو گۆشتی بەرخە خۆمانە کەمە بێتەوە لەبەرەوەی گەورەیە بێ بەرخەکە گەورەیە بێ ئەبێ بە کاوڕ. بەم شێوازەیە ئەم شێوازە ئەمە بووە بە کاوڕ. ئێستا ئەم گۆشتە ئەمە گۆشتێکی تەندروستە و گۆشتی بەرخی خۆمانەیە بەس بووە بە کاوڕ لە بەرخی دەرچووە. بەڵام باشترین بەرخی خۆمانەیە و لە مانگی 3 و 4ەوە پێی ئەگاتە تاوەکو مانگی 6 و 7. ئەو گۆشتەی کە ئەڵێ گۆشتی کاڵ، ئێستا جۆرێک ئاژەڵ هەیە، گوێرەکەی هندی هەیە، گوێرەکەی زابوریش هەیە. ئەو گوێرەکانە بەڕاستی گۆشتێکی کاڵی جوانیان ئێوە ڕووبازاڕیشە، بەڵام ئەو گۆشتە تەندروست نییە، ینی لە ڕووی کوالێتیەوە کوالێتی لە 150 بەرەو خواریشە. بەڕاستی فەرقی جیاوازیەکەی ئەوەیە لەگەڵ گوێرەکە خۆمانەکە جیاوازیەکەی زۆرە، ئەنی لە 150 بەرەو خوارە. ئەو پرۆتینی ئەدرێتێ بەڕاستی ئەو گۆشتە پێگا گۆشتێکی ڕووبازاڕی و گۆشتێکی زۆر جوانی شکات یەکسەیرەکەی گۆشتێکی کاڵ و جوانە. بەڵام گوێرەکە کوردیەکە بەڕاستی ئەویش هەر گۆشتێکی کاڵی جوانە تا 1 ساڵ. لە ساڵ چوو بەرەو سەر تەمەنی کرد بەرەو سەرتر بوو بە 2 ساڵ گۆشتەکە مەیلە و ڕەشە بێت، چوو بەرەو سەرتر بەڕاستی گۆشتەکە پیرترە بێ. بەڵام بەپێ ئەوەی کە ئێمە چەندین ساڵە خەریکی ئەم پیشەین، گۆشتی گوێرەکەی کوردی باشترین یەکێکە لە باشترین گۆشتەکان لەبەرەوەی لەناو کوردستانی خۆمانە بەخێوەکرێ و علەفی تەندروستی ئەدرێتێ. علەفەکە بریتە لە چی؟ لە بڕوێش و
لە وێنجەیە و ینی ئەگەر بیشی درێتێک کەمترین پرۆتینە درێتی. بەڵێ کاتە کا یادگار وەکو ئەمەژۆ پێکرد بەپەی ئەو پرۆتینە یاخود ئەو ئالیکەیە کە دەدرێت بە ئاژەڵەکە ئەم ڕەنگە جیاوازیانی لە خۆ گرتووە؟ بەهۆی ئەو بەڕاستی توخماتی وڵاخەکەش ئەیگۆڕێت وڵات بۆ وڵات ئەیگۆڕێت بەڕاستی بەس بەبی ئەوەی کە من شارەزای پیشەکەم ئەو گۆشتەی کە چێ تام و لەزەتی هەبێت ئەنی لەوە چێت لە هەموو شوێنەکەمە ئەبیسین ئەڵێن گۆشت بۆ تامی جارانی نەماوە. گۆڕانکاری ئەو ئاژەڵانەیە لەم هەرێمەی ئێمە دروستە بێ ینی ئاژەڵی دەرەکی ئێت لای ئێمە ئەو گوێرەکە کوردیە وەکو پێم وتی ئەو بڕوێشەیە درێتێ لەگەڵ خوێە درێتێ و خزمەتەکرێ بەڵام ئەو گوێرەکەی کە پرۆتینە درێتێ ئەوە دکتۆری ڤێتەنەری چاودێری ئەو گوێرەکانەکە لە دەرەوەی وڵات بەڕاستی پرۆتین و ئەوانەیە درێتێ بۆیە گۆشتەکەی تامێکی وهای نییە بەڕاستی. باشە کاتە دەتوانین بگەینەوە خاڵی کە بڵێن لە ئێستادا و هەروەها لە ڕابردوودا گۆشت جیاوازی بەخۆیە بینیوە هەم لە ڕووی تامەکەی کە ئاماژەڵ پێ کرد هەم لە ڕووی تەندروستیشەوە جیاوازیان بەخۆیانەوە بینیوە؟ بێگومان بەپی ئەوەی کە من لە نیو سەدە زیاترە خەریکیان پیشین بەڵێ بەهۆی هۆکاری ئەو خواردانەی کە ئەدرێ بە ئاژەڵ لێرەش خەریکە ئەوە گڕوئەیە بەڕاستی تام و لەزەت و بۆن و ئەوانەی گۆڕاوە وەکو ساڵانی پێشووتر نەماوە. باشە ئێستا لە وەرزی هاوینداین پلەکانی گەرمام ڕۆژ بە دوای ڕۆژ لە بەرز بوونەوەدایە گۆشتێک چۆن هەڵبگیرێت کە چەند دروست بێت لاوانەیە هەڵگرتنی گۆشت لە وەرزی هاویندا جیاواز بێت لە وەرزەکانی تر بەتایبەت لە وەرزی زستاندا کەواتە گۆشتێک تەندروست بێت چۆنە بێ هەڵبگیرێت لە گەرمادا؟ بەڵێ ئەوە کوشتارگەمانەیە لە کوشتارگە بە بەڕادێتەوە دوکان لە دوکانیش بەڕاستی ئەبێ بخرێتە ناو بەڕادەوە ئەگەر بەڕادی ژنەبوو ئەوە مجەمیدەیە بەڵام من ئەوەی کە شارەزایمی گۆشت ئەبێ هەموو مجەمیدە ئەو مجەمیدانەی کە قەساب دایناوە و گۆشتی تێکات بەڕاستی ئەبێ سۆڵی تیابێ ناو مجەمیدەکە سۆڵی تیابێت بۆ هەڵمژینی ئەو خوێنەی لە ناو ئەو گۆشتایە تاکو بتانی گۆشتێکی تەندروستتر بدەی بە هاوڵاتی. باشە کەواتە ئەمە هەڵگرتنەکەی لە وەرزی گەرمادا بەجیازادەن درێت هەڵگرتنی لە وەرزە ساردەکاندا یاخود لەگەڵ ئەوەشدامێ پرسیاری ئەوە بکەم چەند کاژمێر لە ساردکەرەوە یاخود بەفەرگردا بمێنێتەوە تەندروستە پاش ئەوە تووشی ئەو کەسە تووشی ئازاری دەکات یاخود تووشی ئازاری گەدە یان چکچوون ڕشانەوەی دەکات. بەڵێ ئەوە بەڕاستی ئەوە پەیوەندی بە دکتۆری ڤێتەنەری و ئەوانەوە هەیە کە چەندێک هەڵبگیرێت ئەوە من پێم وابێ 24 سعاتە ئەبێ لە ناو ساردکەرەوەی ئابێ جا ئەو گۆشتە بدرێ بە هاوڵاتی ئەوەی معلوماتمە بێ وەرم گرت بێ بەڕاستی جا ئەو گۆشتەی کە ئەدرێ بە هاوڵاتی بەڕاستی ئەکەوێتە سەر وجدانی ئەو کەسە خۆی یانیە چۆن ئەو گۆشتە هەڵەگرێت چۆن ئەو گۆشتە تەرتیبەکات و هەڵیەگرێ ئەمە لە ڕۆژانی ڕابردووە بەڕاستی لە چەندین شوێن نبینیمانە کە گۆمەڵێ گۆشت کە ئەم گۆشتە هەر ینی بەڕاستی دوو لە ڕووی جەناوتان و بەڕێستان هەر بۆگەنی کردو ینی ئەنی خودی کە ئەو گرنگە ئەو کەسی کە ئەو پیشە هەڵەبژێرێ بەڕاستی خوا بەڕاقی ببینێ بەسەر خۆیەوە ئەو خواردنەی کە خۆی ئەیخوات بیا بە هاوڵاتی هەم بەرەکەت بکەوێتە ئیشەکەی و هەم لە دنیا و لە قیامەتیشا پاداشتەکەی وەرگێت. باشە تا چەند گرینگە گۆشت لە شوێنێکی داخرا و دابێت دواتە دوور بێت لە تشکی خۆر بەڵام ئێمە بەشێکی دەبینین کە لە دەرەوەیە و ڕاستەخۆ پلەکانی گەرما بەری دەکەون جیازی دەکرێت لەوێن ئەم دوو گۆشتە لە هەمان کادا تا چەند زیانی هەیە هەم بە کەسەکە گەربێت و لە ڕووی تەندروستی شخصی لەسەر نەکەی زیانەکەی چێ بەرامبەر بە گۆشتەکە خۆی دەکرێت گۆشتەکە بگۆڕدرێت مەبەستم لە ڕەنگیتی هەروەها بۆ گەنیش بکات. بەڵێ 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 ئەو جۆرەی گۆشت بەڕاستی کە لەسەر جادەکان یان لە شەقامەکان یان لە ماڵەکانە سەردەبڕێت ئەو گۆشتانە بەبێ چاودێری دکتۆری ڤێتەنەری سەردەبڕێت هاوڵاتی نازانێت ئەمەی لە ڕووی
تەندروستیەوە لەوە چێ ئەو حیوانە زەردوویی بێت جۆرێکی حیوان پەیدا بووە بەڕاستی ینی یەک ئەزمونێکی چەندین ساڵەی نەبێت لە ئاژەڵەکەشدا ئاژەڵەکە هەڵگیری کرمێکە لە ناو گۆشتەکەیە ینی یەک خەسابێک ئەبێ زۆر شارەزای پیشەکەی بێ جا ئەتوانێت درک بەوە بکە بەڕاستی ینی هاوڵاتیەک ئەڕوات لەسەر شەقامەکان یان لە کۆڵانێکە بەڕاستی گۆشتە کڕێت و ئەیباتەوە دەرخواردی ماڵ و مناڵی هەیە و هەدەفیشی تەنها لەمە لەوە چێ 1000 دینار 2000 دینار بێ بەڵام تەندروستی خۆی بەڕاستی لا گرنگ نییە و تەندروستی ماڵ و مناڵی لا گرنگ نییە بە تەئکید ئەو گۆشتانەی لەسەر شەقامەکانە فرۆشرێن بە بێت چاودێری دکتۆری ڤێتەنەری لە ڕووی تەندروستیۆ زەرێکی زۆری هەیە بۆ جەستە بەڕاستیە من ئەوەی کە پێم وابێ خواردنی گۆشت زۆرترین کاتی ئەوێ بۆ ئەزمکردن لە مەعیدەیە بەڕاستیە بێ هاوڵاتیان وشیار بن لەو گۆشتانە توخنی ئەو گۆشتانە نەکەون ئەو گۆشتانەی سەر شەقامەکان و لاکۆڵانەکان بەبێت چاودێری دکتۆری ڤێتەنەری بەڵێ ئەوانەی سەر شەقامەکان بەڵام ئەوانەی لە کوشتارگەکاندا ئەفرۆشرێت تا چەند پێ دوایە بەپەی سەرنج و تێبینی خۆتان پشکنینی بۆ ئەنجام دەدرێت لەلایەن پزیشکانی ڤێتنەریەوە گرنگیان پێدرێت بەڵێ ئەوان ئەو پەڕی ئەوەی کە خوێندویانەوە ئەو زانستەی کە شارەزایانی بەڕاستی ئەوان لەسەر ئەو زانستەی کە وەریان گرتووە ئیش لە پیشەکە یاکەن یعنی فاسی جۆری گۆشتەکانەکەن و حیوان و ئاژەڵی گەورە و بچووکەکەن ئێمەش سوورەکەمان لە بەردەمایە بەڕاستی ئێمە واقعی شتەکەمان خوێندووە سەیری شتەکەمان کردووە زۆر جار حاڵەت هەبووە ینی ئەوان بەڕاستی کەم تەرخەم نەبوون لەوەی کە کۆمەڵە زانیاری ژانیاوە بە ئێمە زۆر جار لە ناو جگەری ئاژەڵایان لە ناو جگەری بەرەخدا بەڕاستی جۆرە کرمێکە بووە ینی بڕوان پێ بکەن لەوە چێ پێشتر کەس نەیزانی بێ ئەم جۆرە کرمە لە ناو جگەردا ئەو تعلیماتیان یاوە بە ئێمە بەڵام زۆر جاریش هەر ئەکرێ لە تەواوی دنیایشا حاڵە دەبێ بەڵامی ترەکەوێتەوە خودی ئەو گۆشتەکە لە فەحز دەرەچێ و ئەو قەسابە ئێنێتەوە دوکانی گۆشت فرۆشتنەکەی ئەگەر بزانێت تەندروست نییە بۆ خواردن بەڕاستی نەیدا بە هاوڵاتی بەڵێ کاتە کاک یادگار تا چەند ئەو ئاژەڵانەی کە هاوردەی هەرم دەکرێت گۆشتەکانیان لە کوشتارگەکاندا ئەفرۆشرێت زیاتر ئیچ شوێنەکەن نرخەکانیشان بەپێی ئەو شوێنی کاوردە دەکرێت گۆڕانکاری بەسەردا دەکرێت بەڵێ جۆری وڵاخمانەیە وڵاخمانەیە بەڕاستی لە ئێرانەوەیەت کاوڕی ڕەژمارۆمانەیە ئەوەش هەر لە ئێرانەوەیەت گوێرەکەی هندیمانەیە ئەوە هەر لە هەندستانەوەوانەوە زابوریشمانەیە ئەم چەند جۆرەمانەیە زیاتریشن ئەم جۆرانەی ئاژەڵ یان گۆشتێکی تەندروستە لە ڕووی ئەوە کە باسمان کرد گۆشتێکی تەندروستە ئەوە سەیدەکەی گۆشتێکی جوان و تەندروستە بەڵام جیاوازی ئەو گۆشتە و ئەو گۆشتی گوێرەکە خۆماڵی خۆمان بەرهەمێنین تام و لەزەت و بۆن و چێژێکی تایبەتی ئەوەی خۆمان ئەوەی ئەوێ بەڕاستی هیچ تام و چێژێکی تیانە و ئەم جۆرەی ئاژەڵە کە لە دەرەوەی وڵات و ئێتە هەرێمی کوردستانەوە بەڕاستی ئێتە هەرێمی کوردستان بەڕاستی ئەو جۆرەیان من بە شیاوی نازانم وەکو خۆم بەڕاستی سەریشی نابڕم بەڵێ کاتە خواستی هاوڵاتیانە توانین بڵێن لەسەر گۆشتانەی خۆیەکان زیاترە وەک لەوانەی کە هاوردە دەکرێت بەپێی ئەزمموی خۆتان وەڵی بەڕاستی ئەوە کەوێتەوە سەر هاوڵاتی بەڕاستی هاوڵاتی ینی نازانێت جۆری گۆشتەکان چییە بۆ یاێرانەیەک بۆ نمونە 2 کیلۆ گۆشتم بەرێ چیلۆیە قیمەم بەرێ نازانێت جۆری گۆشتەکە چییە جا من هەر حەزەکەم ڕوونکردنەوەی بم بەڕێستان ئەم جۆرەی چوریمانەیە ئەم جۆرەی چوریمانەیە ئەمە چوری سەروەرگی پێوترێ ئەم جۆرەی چوریە زۆربەی لە شوێنان تێکەڵی گۆشتەکەی ئەکرێت و تێکەڵی یام قیمە بە زیاتر ئەم جۆریان بەڕاستی ئەم جۆریان ئەمە چوری گورچیلەی پێوترێ چوریەکی سەرپێستیشمانەیە سەرڕان و ئەوانە ئەم جۆرەیان ئەمە هی سەرورگە بەڕاستی ئەم جۆرە ئەمە هاوڵاتیان ینی نازانێ ئەڵێ ینی ئەگەر 100 غرام لەمەی تێکە بە حسابات بایی 1500 دینار 2000 دینارە کە ئەمە لە هەمان کاتە کیلۆی بە 1000 دینارە ئەمە ژەر کیلۆی بە 1000 دینارە
لە حاڵەتێکە هاوڵاتی هەر بۆ بەرچاوڕوونی بەڕێستان و هاوڵاتی کە کڕیار بوو کە ڕۆشتە دوکانێکی گۆشت فرۆشەوە گۆشتی کڕی بە هیچ شێوازێ ئەم جۆرەی چوری نەیاڵن بکرێتە ناو قیمەوە و ئەم جۆرەی کەشیان کە چوری گورچیلەی پێوترێ نەیاڵن بکرێتە ناو قیمە و من داوام لە هاوڵاتیانەوەیە بەڕاستی نەکەونە شوێن شتی هەرزان ینی ئەو ئێمە لە ناو پیشەکەیان شارەزای پیشەکەین من دوێنێ گوێرەکەم کڕیەوە بەڕاستی کیلۆی بە 5350 دینار ئەنی هاوڵاتی بەس هەیەک حساباتی وردی بۆ خۆی بکات 5300 نار ینی بە ئێسخانەوە بەم شێوازە بە ئێسخانەکەەوە تەوانی ئەمە هەموو یەکەین بە نەرمە ئەم گۆشتی گوێرەکەیە کیلۆی نەرمەکەی ئەگەر نیوانیویش دەرچێت گوێرەکە 300 کیلۆ بێ 150 کیلۆ گۆشتی ئەبێت ئەم 150 کیلۆ نیوانی وەکات 5300 دینار و 5300 دینار ئەکاتە 10,000 تقریبا 800 دینار بە ئێسخانەکەەوە ینی تۆی هاوڵاتی نابێ بەڕاستی وشیار بێت لەوەی کە کۆمەڵی قیمە هەیە کۆمەڵی گۆشت هەیە نەیکڕێ ئەمە جۆری گوێرەکەیە جۆری گوێرەکەی کوردیە ئەمە گوێرەکەی نێری پێوترێ بەڕاستی گوێرەکە گۆشتی مانگامانەیە گۆشتی مانگامانەیە گۆشتێکی زەردە گۆشتێ مانگایەکی بۆ نمونە 8 ساڵە 10 ساڵە قیمەکەی بەڕاستی لە بازاڕ ئەدرێ بە 10,000 و 11,000 و هاوڵاتی ژەڵێ ئێمە ئەو گۆشتەمان کڕیوە و عیبیشی نییە بەڵام هاوڵاتی نازانێت لە عیبوونی ئەو گۆشتەیە چکە ئەم گۆشتە شیاوترە بۆ خواردن و تەندروسترە بۆ خواردن تۆ بۆیە بەڕاستی گۆشتێکە کڕی لەبەرەوەی تەندروست بێ بۆ ئەوەی کە ڤیتامیناتی لێ وەرگریت و سیحەتێکی تەندروست و باشترێ بێ باشە دەوترێت جگەر زۆر زوو خراپ دەبێت بە چیا بناسرێتەوە کە ئەمە جگەرێکی خراپ بووە یاخود جگەرێکی تەندروستە ئەمە بۆی لای هاوڵاتیاندا ڕوونبەلانەی لای کوشتەرگەکان بیناسرێتەوە بەس لای بەشێک لە هاوڵاتیان پێی نەزانن خۆی جگەر و گۆشت لە خراببوونا بەڕاستی کۆمەڵە شت هەیە بە چاوە بینرێت ینی حکمی قسەی نییە قسەی لەسەر بکەیت جگەرێک کە خراپ بوو بێت ئەوە وازە دیارە ڕەش بووەتەوە ئەوە دوای ئەویشە ئەو جگەرە هەستی بە بۆنێکی نەشیاو کرد لەو جگەرەیە یان لەو گۆشتەیەوە بێگومانە ئەو گۆشت و جگەرە خراپ بوو باشە کاتە ئەو لەو پلەگەرمیە کە گۆشتەکەی تێدا هەڵدەگرێت هەمان ئەو پلەگەرمیە کە جگەری تێدا هەڵدەگرێت یاخود ئەبێ ئەو جیاوازتر بێت تایبەترە بەڕاستی گۆشت ئەگەر لە زەرف و لە پەنگوین و لەو پەنگوینەی لێ پێچرێت ئەگەر ئەو پەنگوینەشی لێ نەپێچرێت و بخرێتە ناو مجەمیدەوە لەسەر سەهۆڵ بێت بێعیبترە چکە بۆ وەکووتم بۆ هەڵمژینی ئەو خوێنەی کە لە ناو گۆشتایە هەموو ئاژەڵێ مستەحیلە خوێنێک ئەمەیە لە ناو گۆشتا بۆ ئەوەی کە ئەو خوێنە هەڵمژێ بەڕاستی بیخیتە سەر سۆڵ تا ئەو خوێنە هەڵمژێ ئەو کاتە و گۆشتە تەندروسترە بۆ خواردن وە جگەریش بەڕاستی جگەر ئەبێ بکرێتە ناو زەرفەوە لە ناو زەرفا و لە ناو بەڕاد و لە ناو مجەمیدایەوە ئەویش لەسەر سەوڵ دانرێت ینی بە تەنها نابێت بە جگەر بە تەنها بخرێتە سەر سەوڵیان لە ناو بەڕادە چونکە یەکسەر ڕەش دەبێتەوە باشە تا چەند کۆرۆنا دۆخی کۆرۆنا کاری کردوتە سەر هاوردەکردنی گۆشت یاخۆت فرۆشتنی گۆشت لە کوشتارگەکان وەڵی ئەوەی کە کۆرۆنا کاریگەری بەڕاستی دەرونی خەڵکی تێگاوە تەمان خەڵک بە دەرونێکی ئارامترەوە گەر بیاوێ سەفرەیە بکات ئەو کاتە گۆشت دەکڕێەوە ڕوادە دەرەوە سەفرەکەی ئەکات بەڵام ئێستا بەڕاستی بەهۆی کۆرۆناوە بازار بە تەواوەتی دابەزیوە زۆر دابەزیوە ینی کاریگەری تەواوی هەبووە باشە تا چەند لێرە کە ئاژەڵەکان بەخێو دەکرێت ژینگەی کوردستان و هەرێمی کوردستان سروشتەکەی بۆ بەخێوکردنی ئاژەڵەکاندا دروستە شوێنیان دروستە ئەو ئالیکی کە ئەندرێتە یاخود خۆراکی کە ئەی خۆن بە دروستدا دەندرێت بەڕاستی ئەوە جۆری ئاژەڵەکە بۆ ئاژەڵێکی کە ئەی گۆڕێت جۆری ئاژەڵی بۆ نمونە گوێرەکەی سمیتاڵمانەیە تۆ ئەگەر ئەو مانگایی لە بۆ نمونە لە ئێرانەوە کە پێوترێ و وڵاخی سمیتاڵ بە گوێرەکەی بیێنی لەگەڵ کەش و هەوای ئێرەیە ڕایەت
ژیان زیاترەکە بەرهەمی زیاتری لێ وەرەگری بەڕاستی بەڵام ئەگەر بە مانگایی بینیتە هەرێمی کوردستان لەگەڵ کەشوەوەکەیان نەگونجاوە ئەم حاڵەتە بەڕاستی ڕوبەڕووی ئەو چێودار و ئەوانەی کە مەزرعی بەخێوکردنی ئاژەڵیانەیە ئەوان شارەزاترن ئەزانن کە ئەو ئاژەڵی بە مانگایی ئەهێنرێتە هەرێمی کوردستان ئەوە ژیان زۆر بەڕێ ناکات و لە ماوەیەکی کەمات لەگەڵ کەشوەواکەیان ناگونجێ و مردارە بێتەوە. باشە کەواتە بەپێی ئەزمموی خۆتان چ بەشێکی ئاژەڵ یاخود چ بەشێکی ئەو گۆشتە هاوڵەتیان زۆرتر خواستی لەسەر دەبێت زۆرتری کڕیاری هەیە زۆرترین فرۆشیاری هەیە لە ئێرە. وەکو عەرزم کردی جۆری گۆشت بۆ گۆشتێک گۆڕێ بەڵام ئەوەی کە بە ڕێژەیەکی زۆر ئەو گۆشتانەی بخورێت گۆشتی ناو شلەیە کە گۆشتی ناو شلەیە بەڕاستی شتە مەغزەی بەرخە ئەوە کڕیاری زیاترە لەگەڵ گەردەملی بەرخە. باش زۆر سپاس بۆ کاگیادگار جەبار قەساب بشەی ڕاستەوخۆ لە هەڵەبجە لەگەڵمان بووی سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەی بەیانی باش کوردستاندا.